بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە سڵاو و ئەم کاتتان باش. من پەریا خۆشحاڵم لە بەرنامەی ڕوانگەوە دێمە لای ئێوەی خۆشەویست. سەرەتا لەلایەن ستافی بەرنامەی ڕوانگەوە پیرۆزبای هاتنی بەهار و نەورۆز و ساڵی نوێتان لێ دەکەم و هیوادارم کە ساڵی تازە ساڵێک بێت پڕ لە دەستکەوتی بە نرخ بۆ خەباتمان و پڕ لە ساغی و سڵامەتی بۆ ئێوەی ئازیز. بەڕێزان، وەک دەزانن لە ڕۆژانی ڕابردوودا مەراسمەکانی ڕێزگرتن لە نەورۆز و پێشوازی لە ساڵی تازە لە ئاستێکی بەربڵاودا بەڕێوە چوو. ڕژیمی کۆماری ئیسلامی هەوڵیدا بە مایەدانان و ئاوان فریبی پەل بکێشێت بەسەرم ڕێو ڕەسمانەدا کە بە خۆشحاڵیەوە خەڵکی ئاگا و شۆڕژگێر ئەم مەجاالەیان پێنەدا و بەگرتنی ڕێوڕەسمەکانی خۆیان ئەم ساڵیش نەورۆزیان کردە مەیدانی شایی و خۆشی خەڵک و نەفرەت لە ڕژیمی ئیسلامی. بۆ قسە و باس و هەڵسەنگاندنی ئەو ڕێوڕەسمانە لە ڕوانگە ئەم جارەدا داوامان لە هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کا وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێ ئەسعەد بەخێر بیت بۆ ڕوانگە و پرسیاری یەکەمم ئەوەیە کە نەورۆزی ئەمساڵ لە چه هەلوو مەرجێکدا بەڕێوە چوو؟ سەرەتا منیش ڕێز سڵامەیە بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە و پیرۆزبایی هاتنی بەهار و نەورۆز و ساڵی تازە لە هەموو کۆمەڵانی خەڵکی شۆڕشگێری کوردستان دەکەم، لە هەموو ئەو بنەماڵانەی کە ڕۆڵەکانیان بۆ لە پێناو ئازادی و یەکسانی و مرۆڤایەتیدا گیانیان بەخت کرد، لە هەموو خانەوادەی ئەو گیان بەخت کردوانەی کە ساڵهای ساڵە نەورۆز و هاتنی بەهار بەبێ بینینی ڕۆڵەکانیان بەڕێوە ئەبەن و تەنها یادێک لە دڵیاندایە و لە هەموو ئەو کەسانەی کە ڕۆڵەکانیان ئێستەیش لە سیاچاڵەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دڕەندەدان و هیوادارم کە ساڵی داهاتوو ساڵی خەباتێکی چڕۆپڕۆ بەردەوام بێت بۆ نەهێشتنی ئەم نظام و سیستەمە گەندەڵە و ئازادی بۆ سەرجە مرۆڤایەتی لەسەر گۆی زەوی. سەرەتا وەک ئەزانن چەند ساڵێک بوو کە بەهۆی هاتنی پەتای کۆرۆنا و بەهۆی ئەو نەخۆشیە و کە بڵاو ببوو لەسەر تا سەرگۆی زەوی خەڵک نەیانەتوانی لە هیچ بۆنەیەکە سەردانی یەک بکەن، تەنانەت بنەماڵەکان نەیانەتانی چاویانە یەک بکەوێت و حاڵەتێکی ناخۆشی و حاڵەتێکی زۆر نیگەران کننده لەسەر تا سەر گۆی زەوی باڵی کێشا بوو بەسەر ڕۆحیاتی خەڵکە کە بەهۆی ئەم نەخۆشینەوە نەیانەتوانی سەردانی یەککەن و چاویان بە یەک کەفێ و وەها کۆبوونەوە گەلێک بەڕێوە ببن. لەلایەکی ترە وەک ئەزانن ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئەو سیاسەتە زاڵمانە و ئەو سیاسەتە جنایەتکارانەی کە لە ئاست حەق لە ئاست خەڵکی ئێران بەڕێوە ئەیبات و کار ئەکات بۆ ئەوەی کە هەرچی زیاتر خەڵک برسی ڕابگرێت، هەرچی زیاتر خەڵک بێ ئیمکانات ڕابگرێت، خەڵک مەجبور بن بۆ پیاکردن بژیوی ژیانی خۆیان بەرنەبەر سەختترین و تااقەت پڕوکێنترین کارەکان، فرۆشتنی ئەندامانی لەش لە ناو کۆمەلگای ئێمە بووە بە باو و دایکان و باوکان مەجبورەوەن بۆ تێرکردن سکمناڵەکانیان بە کولیەی خۆیان بفرۆشن، مەجبور ئەوەن کە کارهایەکی زۆر سەخت و تااقەت پڕۆکێن کە بەڕاستی کە ئینسان بیری لێ ئەکاتە و تەزوو دێ بە هەموو گیانیاوە نگەرانی و ناڕەحەتێکی ئەمێقدای ئەگرێت و لە شەرایەتێکا کە گرانیەکی سەرسام ئاوەر کە وای کردووە کە تەنانەت ئەو تاقە ڕۆژە کە پێڵێن سەری ساڵ یان پێڵن نەورۆز یان پێڵن دەستپێکی بەهار و ساڵی تازە وای لێبێت کە بەشێکی بەرچاو لە کۆمەلگای ئێمە تووشی بحران و دڵە ڕاوکیە و نگەرانی بن کە ئاخۆ مەسەڵەن ڕۆژی نەورۆزەکەیان چۆن بەڕێوە ببن. لەوەها شرایەتێکە ئەبینین کە کۆمەڵانی خەڵکی شۆڕشگێر لە کوردستان بە شێوەیەکی بەرچاو گوێ لە کۆمەڵی پلان و هەڕەشە کە کۆماری ئیسلامی معموڵەن هەموو ساڵی لە سەرەتاکانی بەهار و هاتنی نەورۆزە ئەیکات بۆ ئەوەی خۆشی، شادی، هەڵپەڕکێ، دڵخۆش بوون
پێکەوە بوون هەموو ئەمانە جزۆ ئەو ئامرازە بڤەگەلنە کە ڕژیمی ئیسلامی پێ وایە بەمانە عەزیەتە بێ پایەکانی ئەلەرزێ بێدەسەڵاتی پێ نمایش ئەدرێتەوەوانە بینیمان کە خەڵک گوێ لەوانەش نەگرت و مەراسمەکانی نۆرۆزیان بەڕێوە برد. ئەمەوێ بێژم کە ڕژیمی ئیسلامی سەرڕای هەموو ئەو زەخت و بشار و پلانە دژی ئینسانیانەی کە لە دژی خەڵکی کوردستانیش دایناوە وەکو بەشێک لە بەشێکی بەرچاو و بەشێکی معتەرز و هەمیشە لە سەرشەقامی کۆمەڵگای ئێران بە هەموو کارانەشەو کە کردوویە سەرکەوتوو نەبووە لە بەرگرتن بە شادی و خۆشی خەڵکە. ئێمە لە مەراسمەکانی ئەمساڵی نەورۆزا بینیمان کە دایکی گیان بەخت کردووان پێشمان کەوتن و ئاگری نەورۆزیان بۆ کردینەوە. بینیمان کە دایکی گیان بەخت کردووان دایکی ئەو کەسانەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە دڕندانەترین شێوە ئەشکەنجەی کردن و ئەعدامی کردن وەکو نمونە دایە شەریفە دایکی کاکڕامینی حسین پەنایی بە بڵاوکردنەوەی گوڵ لە نێو کۆمەڵانی خەڵکی بەشدار بوو لە ڕێوڕسمەکانی نەورۆزە دڵخۆشی خۆی و هاوپشتی خۆی بەنسبەت خەڵکێکەوە کە هاتبوون و بە شایی و خۆشی و هەڵپەڕکی و ئاگرکردنەوەی خۆیان هاوپشتی خۆیانیان لە بەرامبەر هێزێکی سەرکوتگەر وەکو کۆماری ئیسلامیدا نیشان ئەدا بەشدار بوو و ئەمانە هەمووی بە ئێمە ئێژێکە سەختکردنەوەی شەرایط گرانی هەژاری بێمەسکەنی بێ ئیمکاناتی و هەموو ئەو پلانانەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی بەڕێوەی ئەبات بۆ ئەوەی کە خەڵک بە چۆک دابێنێت و کارێکیان پێ بکە واز لە خەباتی خۆیان بهێنن تێدا سەرکەوتوو نابێت و نهایەتەن سەرکەوتوو هەر ئەو خەڵکن کە هاتن و هیچ حسابێکیان بۆ ڕژیمە نەکرد و گەورەترین و باشترین مەراسمەکانیان بەڕێوە برد. هاوڕێسەد هۆکاری چییە کە خەڵک بە شێوەیەکی تایبەت و جیاواز دەڕوانە ڕێوڕسمی نەورۆز؟ هۆکاری ئەوەیە کە دیارە لە پرسیاری پێشترا بەشێکی ئاماژەم پێدا ئەویش ئەوەیە کە نەورۆز تەنها بۆ خەڵکی کوردستان تەنها بۆنەیەکی بەئیسلاح سنەتی کە ئەوە یاد لە سەری ساڵی تازە ئەکەنەوە وەکو ئەم وڵاتانی ئوروپاییە کە مەسەن ساڵی تازە بۆ بەشێکی بەرچاو لەوان بەمانای هاتنی بەئیسلاح خەیر و خۆشی و کۆبوونەوە لە دەوریەک و ئەو شتانێکە هەمومان دیارە ئاشناییمان پێ هەست. بەڵام هاوکات بێجگە لەو مەسایلە ڕۆژێکە بۆ دەربڕینی هاوپشتی کۆمەڵانی خەڵک لەگەڵ یەکتر بۆ ئەوەیە کە ئەڕۆنە بەرماڵ ئەو بنەماڵانەی کە تاوانیان داوە بەهایان داوە بەشێک لە ئەندامانی بنەماڵەیانیان پێشکەش کردووە بە ڕێبازی ئازادی و یەکسانی پێشکەشیان کردووە بە ڕێبازی بەدەستهێنانی دنیایەکی باشتر بۆ مرۆڤایەتی ئەڕۆن داوایان لێکن کە بێن لەگەڵیان بەشداری نەورۆز بن ئەڕۆن دەستەخەنە و بە هەڵپەڕکیەکانیان بە شایی و خۆشیەکانیان و بەکردنەوەی ئاگر و بە ئیسفادەکردن لە ئەنواع وەسایلێکە لە دەرساڵەکانە ئیسفادەی لێ ئەکرێت ڕق و تووڕەیی خۆیان بەنسبەت دژمنێکی هاوبەشە و کەسیان بەنسبەت سیستمێکی جنایەتکارە و کە دەرحەق بەوان هیچ ڕۆژێک درێغی نەکردووە دێنە دەرەوە لەو ڕۆژە خەباتی خۆیان بە شێوەیەکی یەکپارچە نیشانەدەن. خەباتەکەی ئەوان لەو ڕۆژە سنبولگەلێکی کردنەوەی ئاگرە هەڵپەڕکیە یادکردن لە گیانبەخت کردوانە. ئەگەر ببینین لە بەشێک لەو مەراسمانە بە خوێندنی سرود بە خوێندنی شعری شۆڕشگێرانە ئەمە نیشانەدەن کە ئێمە لە شادترین لەحزەکانمانە لە ئەو دەیەقەگەلاوە ئەچین بۆ گۆڕینی ساڵ و دەستپێکردنی ساڵێکی تازە لە ژیان و خەبات و مبارزە ئێمە هێشتا ڕەفیقەکانمان کە
چەند دەیە لەمە بەریش لە دەستیان ماداوە جێگەیان هاناو دڵمانە لە بیریان ناکەین خانەوادەکانیان لە بیر ناکەین بە هەموو دایکانیان ئەڵین دایە بە باوکانیان ئەڵین بابا بە خانەوادەکانیان بە خانەوادەی خۆمان نەزانین ئەگەر جمهوری ئیسلامی ویستی بە ئیعدام بە ترۆر بە ئەشکەنجە کارێک بکات کە تەفرقە خاتە ناو خەڵکی کوردستانەوە لەو ڕۆژا خەڵکی کوردستان ئەڵێن خەیاڵت خاو بوو تۆ دۆڕای ئێمە بەبێ دایکانی شۆڕش بەبێ دایکانی گیانبەخت کردووان بەبێ باوکانی شۆڕش بەبێ ئەو کەسانەی کە کەژ و کێوی کوردستان نەما بە دوای ڕۆڵەکانی هەنا نەگەڕن بۆ ئەوەی کە یارمەتیان بدەن بۆ ئەوەی کە بتوانن ئیمکاناتێ بگەینن بە پێشمەرگە ئیمکاناتێ بگەێنن بەو کەسانەی کە عەزمیان جەزم کردبوو کە لە مقابڵ ئەم سیستەمە جنایەتکارە خەباتێکی سازماندرا و بەڕێوە ببن و ببن بە پێشمەرگە بیان بڵێن کە ئێمە بنەماڵەی ئەو کەسانە بە تەنیا ناهێڵین وە لە لایەکی تریشە و جوابێکە بەو نەفرەت پراکەنیەی کە ڕژیم لە بڵنگووە قێزەونەکانی مزگەوتەکانی و لە دژی شادی و خۆشی خەڵک بەکاریهێنێ هەر بڕۆ ئەنواعی کولکەمەلای هێناوە یەک دەڵێ نەورۆز حرامە یەک دەڵێ نەورۆز فڕی بە کوردەوە نیە یەک دەڵێ نازانم کورد نەدەبواە نازانم نەورۆزی بکردایە ئەنواع قسام کاری لەم چەشناکە لە پەنای ئەوە دڵنیا ئەبێ کە تازە دووە مزگەوت ناتوانێت ببێت بۆ منبەرێک بۆ ترسان و تۆقانی خەڵک ناتانێت خەڵک معەزەب بکات بە دلیل ئەوەی کە ئەمانە ساڵهای ساڵە لە ڕێگای ئەم بڵنگوگەلە و ئەوان فەریبی ئەەکەن و خەڵک بە شێوەیەکی کامڵ ئەیان ناسێت و جوابی قسەکانیان و جوابی وردە فەرمایشەکانیان ناداتەوە جا ئەم جارتێن دەڵێن دەی باشە بڕۆین ڕەخنەکەینە ناو مەراسمەکانی نەورۆز کارێ بکەین بە باوی دڵ ڕژیم نیشان بدەین کە خۆشبەختانە لەو بارانە و نەک هیچ قازانجیگیان نەکرد بەڵکو زیاتریش ڕسووا بوون کەوابوو نەورۆز بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەهەمیەتێکی تایبەتی هەیە ئەهەمیەتەکەی ئەوەسە کە وتم بەگشتی خەڵک یەکپارچە دێنە دەرەوە و ڕۆژێکە کە نمایشی هێز و توانای خۆیان لە بەرامبەر نظامێکی داگیرکەر و دیکتاتۆری وەکو جمهوری ئیسلامی دانیشانەدەن ئەڵێ ڕژیم هەوڵیدا کە ڕێوڕسمەکانی نەورۆز بەلاڕێدا بێت و بە جۆرێک لە ژێر کنترۆلی خۆی ئەو ڕێوڕسمانە بەڕێوە ببات بۆچی و لە پێناوچی دامکاریان کرد ئایا تێدا سەرکەوتوو بوون؟ بێگومان تێدا سەرکەوتوو نەبوون بە لە آخر پرسیارەکە دەجوابمەوە بەڵام بۆچی هەوڵیدا ئەوە بکات ڕژیم بە مەحزەمەی کە بیستی کە کۆمەڵێکی زۆر بەرچاو چالاکی قرارە لە شارەکانی کوردستان بەڕێوە بچێت بە تایبەتی لە شارێک وەکو شار سنەکە بەهۆی هەم زۆربوونی جەمعیەتی و هەم بەهۆی ئەوەی کە ڕژیم زۆرتر لەوێ دەرگیر بووە لەگەڵ ئەنواع ئەقسام سنەت شکەنی گەلێکە ڕژیمی ئیسلامی وستیە بیکا بە سنەت بەڵام هەل لە نوتفەوە شکاوە لەلایەن خەڵکە و حسابی بۆ نەکراوە کەفتنە هەوڵ و تەقالای ئەوەیە کە ئەمانە بێن بە مەراسمی نەورۆز نمایشێک بدەن کە بڵێن ئەوە نەورۆز لەژێر کنترۆڵی ئێمە و بە پشتیوانی ئێمە و بە بەرنامەڕێزی کە ئێمە بۆمان داناوە بەڕێوەچێت نەورۆزی ئێمە نەورۆزێ بوو کە بە دەوڵ و سڕنا و چەپڵە ڕێزان و بە هاتنی ئەنواع تیپی موسیقا و جلی جوانی ڕازاوی خەڵک کە پێیان خۆش بوو بیکەنە بەریان و تایبەتدایان نابوو بۆ ئەو ڕۆژە بەڕێوە ئەچوو نەورۆز بە 300 دانە دەف کە بەدەست 300 دانە دواکەوتووە و لایلایی لە لای پێکەن قەت ئەوە نەبووە بەوە نازانم کۆماری ئیسلامی و عامڵینی ئەو بەوە مردووەکانیان بردووە بۆ سەرقەبران بەوە نازانم نمایشکل مەزهبی و دواکەوتوانەیان داوە هیچ کاتێک لە مێژووی شاری سنان نەبووە کە لە نەورۆزە لایلایی لەڵاو نازانم دەفلێدان هەبێ هیچ کاتێک نەبووە مەراسم نەورۆز بە بێسلاح
قورعان خوێندن و ئەنواع وەقسام چی لەم بە زمانەوە هەبووێت. نەورۆز لای خەڵکی کوردستان بە تەق و پۆق و بەوەی کە بیرەوەری کاتی خەبات و مبارزێ خۆیان دەستپێکی نەورۆزی خوێنینی خۆیان لە بەرامبەر ڕژیمی جنایەتکاری ئیسلامیە کە یەکەم نەورۆزانەی خومەینی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان هەناردنی تۆپ و موشک و گیان ئەسەنەوەی سەدان و هەزاران لاو پیری کوردستان بوو دەستی پێکرد. هێشتا خەڵکی شاری سنا نەورۆزی خوێنی خۆیانیان لە بیرە و نەچووە. کەوا بوو نەورۆز لای ئێمە و بەوانەوە دەست پێکە بە خۆشیە و بە شادیە و بە ڕێزگرتن لە مبارزەیەکی چەندین دەیە و لە مقابڵ ڕژیمی ئیسلامیە دەست پێکات نە بە دەفلێدان. دڵنیاتانەکەم ئەو کەسانەی کە کۆماری ئیسلامی هێنابوو ئەمەگان خۆیە و بەشێکی زۆر زۆر بەرچاویان لە شوێنهایترە و هاوردە کرابوون بۆ لە تاجیکستان لە نازانم تاشکەند لە عەرزکە مەخەمەتت ئەفغانستان لە وڵاتانی دەوروبەر وەفدهایەکیان بان کردبوو. خب ئەم وەفدانە کە هاتبوون قاعدەن هەر نەبێر کامیان 50-60 نەفەریان لەگەڵ بووە و جمهوری ئیسلامیش ئەنواع ئەقسام عامڵی فعال و غێرە فعالی خۆی هەیە. بە ئیستفادەکردن لەوانە ویستی نمایشێک بدات کە بڵێ ئەوە پایتەختی نەورۆز بەدەست ئێمەوەیە و بەم شێوە یاد دەکەینەوە. خەڵکی وریا و بە ئاگای کوردستان بە تایبەت لە شاری سنا بە سازماندانی مەراسمەکانی نەورۆز لە هەر چوار سوچی شارە و لە ئاوێری سەربەرزەوە بیگرە هەتا تێتەوە ناو گەڕەکەکانی شاری سنا هەتا ئەڕواتە ناو خەڵکیەکە بەداخێکی گرانەوە بە گەڕەکە حاشیە نشینەکانی شار ناولێ ئەبرێن. هەموو ئەو شوێنانە مەراسماتی نەورۆزی خۆیانیان سازماندا. ئەمە قسە نییە، ئەمە دێکۆمنتە، هەموو کەسە توانێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڕوات بیبینێ، بڕوات ئەو گڕی ئاگرانەیە کە هەموو شارەکانی کوردستانی داپۆشی بەهۆی هاتنی بەهار و نەورۆزە و لە ڕقێکەوە کە لەم ڕژیمە بوویان نیشانیدا کە بەڕاستی کۆماری ئیسلامی ئەم پلانەی پلاندا ڕێژەکەی کە دای ئەنا کە ئەینوسی کە میوانی بۆی بانگە کرد کە پوڵی بۆی وەرەگرت کە سالۆنی بۆی ئەنرا اختیار کە کاری وای بوو بکە هەر ئەو دەقە ئەیزانی ئەدۆڕێ. بەڵام باشتر کە خەڵکی کوردستان پیانوت دەستبردن بۆ شایی و خۆشی و دەستبردن بۆ سنەتێکی جێکەوتوو لە ناو ئێمە کە ماناو مەفهومی خۆی هەیە لە قسەکانی پێشتر ماوەتم بڤەیە و بەو شێوە دیسان ئەدۆڕێنین و بۆ شێوە دیسان وات لەکەین کە بزانی کڵاونیانە سەر خەڵکی کوردستان غیر ممکنە. هاوڕاستات پێی وایە دەستکەوتی ئەم هاوپشتی و هاوخەباتی و یەکگرتوویەی خەڵک چیە و چۆن ئەتوانن خەڵکی لێوەربگرن بۆ بەرەو پێشبردن و سەرکەوتنی خەباتەکەیان. لە ساڵا یەک ڕۆژ نەورۆز کۆمانی کردەوە بە دەوریەکەوە. لە ساڵا یەک ڕۆژ دەستمان کردە ناو دەست یەکاوە تەنانەت کاتێکە هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی هاتن هێرش بەرنە سەر مەراسمەکانمان وها لە بەرامبەریانە وێستین تۆقان ڕۆشتە دوا و سەیریان کردن. بینیان کە دەستبردن بۆ ئەم مەراسماتە ئەم خەڵکە نهێڵنەوە ئاگرەی تر بکوژێتەوە. ئەم خەڵکە خەڵکێک نین کە بەڕەحەتی ئیجازە بدەن بە کۆماری ئیسلامی کە بیەوێت هەڕەشە و گوڕەشەیان لێ بکات، بیەوێ هێرش کاتە سەر خواست و داواکاری و نازانم دڵخۆشیەکانیان. ئەمە پەیامێکی هەیە لە ڕوانگەی منەوە بەتە ئەوی شەوەیە ئێمە ئەتوانین لەسەر جەم ئەو مشکڵاتەی کە کۆماری ئیسلامی بۆ خەڵک دروستیەکە لە وڵاتەکەمانە لەو شوێنەی کە تیا ئەژین لە شارەکەمانە ئەتوانین هاوپشت بین. بۆچی ئیجازە بدەین مناڵێکی 14 ساڵە
بەڕەحەتی بێن هێرشکەنە سەری بیبن. بۆچی ئیجازە بدەین کە ئەمە تاوانە لە دژ مافی مناڵان کە تۆ مناڵێکی 14 ساڵ کچێکی 14 ساڵە دوو کوڕی 16 و 17 ساڵە بگریت بە ڕەوانەی زیندانیان بکەیت. ئەمە جنایەتە کە دایکێکی 75 ساڵە بگریت بەهۆی ئەوەی بڵێ تۆ جلی کوردی کردووە بەرەوە هاتووی بۆ شایی و خۆشی مەراسم نەورۆز بیگری بازداشتی کە 24 ساعات و سەرنجام بە فشاری هەموو خەڵکی شاریسنە مەجبور بی ئەوانە ئەو بەشێ لەوانە ئازاد بکەیتەوەوانە. بەبەستم چیە؟ بەبەستمەوەی کە بەڕاستی ئەم هاوپشتیە ئەکرێت نەورۆز بێت بە دەرسێک بۆمان کە لە ڕۆژەکان ترە لەو ڕۆژانەوە دایک و باوکێک هانە بەرزیندانە چاوەڕێ ئەوەن کە پیان وتراوە بەیانی مناڵەکەتان ئیعدامەکرێت دەکرێت هەمومان ئەو پەیامەی ڕژیم کە بەو خانەوادەی داوە وەکو کوانووی ئاگرەکەی نەورۆز بیبینین بڕۆین لە دەور ئەو دایک و باوکە کۆ ببینەوە ببین بە دەنگیان ببین بە هاواریان ببین بە هاوپشتیان و بە ئیعترازی خۆمان نێڵین کە مناڵەکانیان ئیعدام بکەن بڕۆینە بەر زیندانەکان و بە کۆبوونەوەگەلێکی گەورە بڵین کە هەموو ئەو زیندانیانەی کە بەبێ ئەوەی کە هیچ خەتایەکیان کردبێت بەبێ ئەوەی کە هیچ تاوانی گیان بوو بێت تەنها بە تاوانی خواستی ئازادی تەنها بە تاوانی داواکردن حقوقی خۆیان وەکو کرێکاران ژنان وەکو داواکردنی مافەکانی خۆیان مامۆستایان وەکو هەوڵدانیان بۆ فێرکردنی مناڵانمان لە مەدرسەکانە ئێستا زارا بۆ نمونە لە زیندانە تاکو دوێنێ معلمان بەشێکی بەرچاویان لە زیندان بوون ئێستەیش هەر بەشێک لە معلمان لە زیندانن بەشێکی بەرچاو لە هەڵسوڕاوانی کرێکاری لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامی و ڕەوانەی زیندان کراون ئەوان تەنانەت ئیجازیان پێ نەدراوە ڕۆژی نەورۆز وەکو مەرەخەسی بێنەوە بڵێ خانەوادەکانیان سەدان زیندانی هەیە کە ساڵهای ساڵە بێبەشن لە شادیکردنێکی یەک ڕۆژە لەگەڵ خانەوادەکانیانە ڕۆژگەلێکدا بنین لەو ڕۆژگەلا بڕین پشتیوانی بکەین لەوان بڵین دەبێ ئەم کەسانە بێنە دەرەوە دەبێ ئەم کەسانە بە بێتاوان گیراون دەبێ حەقی مەرەخەسیان هەبێت تەنانەت ئێوە کە هەر جنایەتکارن ئێوە کە هەر دیکتاتۆرن خەڵک ئەگرن هەر خەڵک عەزیەت و ئازارە دەن ئێرانتان کردووە سەر زیندانێکی گەورە بۆ مرۆڤایەتی بەڵام لە ڕۆژی نەورۆزە فلانە هەڵسوڕاوی کرێکاری فلانە هەڵسوڕاوی کۆمەڵایەتی فلانە معلم دەبێ بێتە دەرەوە بەشدار بێ لە مەراسمەکانە ئەمە ئەو پەیامەی هەیە بە نەزەر من ئێمە ئەبێ وردە وردە کۆمەلگای ئێمە ئەشێ بەرەو ئەوە بڕۆن ئەبێ ئەو شتانە تەحمیلکەن بە جمهوری ئیسلامی ئێوە نەورۆزتان تەحمیل کرد ئێوە ئاگری سەربەخۆی خۆتانتان تەحمیل کرد بە ڕژیمی ئیسلامی ئێوە سرود و شیعرە شۆڕشگێرانەکانتان تەحمیل کردووە بە جمهوری ئیسلامی کەوابوو نەورۆز پێمانەڵێ ئێمە توانین کاری گەورەتر کاری سازماندراوتر و باشتر بەڕێوە ببین و تەحمیڵیکەین بەم سیستمە گەندەڵە هەروەکە ئاماژەتان پێکرد ژمارەیەک لە بەشدارانی ڕێوڕسمی نەورۆز لە شارەکانی کوردستان گیران و دەستبەسەر کران هۆکاری و دەستبەسەرکردانە چی بوو؟ هۆکارەکەی بێگومان دیار بوو جمهوری ئیسلامی هەمیشە کۆمەڵی عامڵ و کۆمەڵی مزدوری هەیە کە ئەینێرێتە ناو ئەو ڕێوڕسمانە و بەعکسکردن لە هەڵسوڕاوان بەعکسکردن لە کەسانی دیاری و کەسانی خۆشەویستی شارەکان خۆشەویستی کۆمەڵانی خەڵک لە شارەکانە بەهانەیان لێ بدۆزێتەوە بۆ عەزیەتکردنیان هەر بینیمان لە پیرانشارەوە بیگرە تاکوسنە کۆمەڵێک لە بەشداربووانی ڕێوڕسمی نۆرۆز گیراون یعنی تۆ مەسەڵەن لە ئێران ئەو کەیسە لە ئێران بێرا دەرەوە باشە لە ئێران بێرا دەرەوە بیکە بە پەروەندەیە بیوەیتە بەردەم هەر قازی بێژی ئەمە بەهۆی ئەوەی کە لە مەراسمی ڕێزگرتن لە سەری ساڵی تازە شرکەتی کردووە گیراوە یعنی کەنینیان تێ بە ئەقڵی دەست و پەیوەندەکان و دەم و دەستگای دادگا و
اطلاعات و ئەمنیەت و چەوچەی جمهوری ئیسلامی کە نینیان تێ بەو هینە بەو ئەقلیەتە کۆن و دواکەوتووە کە ئینسانێک ئەگرێ پێ دەڵێ ئەوە بۆچی فلانە لیباس لە بەرتایە بۆ لیباسی کوردی لە بەرتایە ئەوە بۆچی ئاگرە و کردگەسەوە ئەو بچی سرو دەخوێنی ئەزانی یان مەسەڵەم دەهەنێ بگری لەسەرەوەیوتیە ئەم ڕۆژی ساڵی تازەی نەورۆزە هاتەوە باشە دەقی ئەم هینە دەقی ئەم شعرە مەسەڵ بڕۆ بیکە بە فارسی بێ بەدانێ بیخوێنێتەوە بڵێ وڵا ئەم کەسە لەسەر ئەوە گیراوە پێکەنینی تێ بە ئەقلی دواکەوت و زاڵمانەی دەمۆدەستگای قەزایی ڕژیم بگرە هەتا ئەو بەسی جۆتلاعاتێەوە هێرشەکاتە سەر دایکی 75 ساڵە هێرشەکاتە سەر کەسانی 6 ساڵ 65 ساڵ نازانم هەموو کەسانێک کە دیارە لیستێکیان هەیە کە من تواشەیەکم ئێستا بەڕاستی و لیستەها بەردەستمە کە تەماشای ناوەکانیانەکەم هەموویان کەسانێکن کە خەڵکی شارەکانی کوردستان خۆشیانیان هەوێ کەسانێکن کە بەدەم غەم و ناڕەحەتی و خۆشی خەڵکەوە بوون و هەر بۆیش خەڵک بێدەنگ نابن تا ئازادکردنیان بەشێک لەوانە دیارە ئازاد کراون و یا زەمانەتیان لێ وەرگیراوە یا تەعهودنامەیان پیان پڕەو کردەوانە بەڵام جمهوری ئیسلامی دەبێ بیزانێ ئەو کەسانە هیچ تاوانێکیان نییە حەقی خۆیان بووە شایی و خۆشی بکەن حەقی خۆیان بووە بێژن لە بەرامبەر ئەم سیستمە زاڵمانە لە بەرامبەر ئەم ژیانە ناخۆشا کە تۆ بۆ کۆمەڵانی خەڵکت دروست کردووە ئێمە هێشتا هەر دەنگی خۆشی و دەنگی ڕێزگرتن لە کۆمەڵانی خەڵکی خۆمانین و ئەوە لە بیر ناگەین جمهوری ئیسلامی دەبێ ئازادیان کە یانێ بەبێ هیچ قەید و شەرتێ دەبێ و کەسانە ئازاد بکرێن و نابێ بێدەنگ بین لە مقابڵیانە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەبێت لە هەر ڕێگەیکەوە بۆیان ممکنە ئتلاع ڕسانی بکەن هاوپشتی بکەن سەردان بنە ماڵەکانی ئەم ئازیزانە بکەن پیان بڵێن کە ئێمەش ڕۆڵەکان ئێوەین ئێمەش ئەو کەسانین کە گیراون بە بێتاوان وە خۆمان بە هاوچارە نووسی ئەوان نەزانین و گرتنی ئەم کەسانە بۆ جمهوری ئیسلامی شاید بۆ بێکە دڵ کۆمەڵێک نازانم کەسی خۆیان لە دەستگای ئەمنیەتیەکانی پێ خۆشکەن کە بڵێنەوە بۆ نمونە لە شاری سنە نزیک 20 کەسمان گرتووە باشە سیرکەن مەسەڵەن کێنەوە کەسانە گیراون کەسان پاکترین ئینسانەکان باشترین ئینسانەکان کە بێجگە لە ئینسانیەت بێجگە لە بڵاوکردنەوەی تۆی خۆشەویستی بێجگە لە خزمەت بە خەڵکی ئەو شارە هیچ کارێتریان نەکردووە کەوا بوو دەبێ ئازادیان دەبێت دڵخۆیان بەوە خۆشکەن خۆ بەم هەموو هەزینە و بەم ئیمکانات و بەم گشکە پوڵە و کە ئەی ڕژنن بۆ عەزیەتکردن خەڵک بێژنەوە 20 نەفەرمان لە شارێکو شاری سنەگردووە ئەوە نازانم 10 نەفەرمان لە فلان شار گرتووە ئەوە کێرشمان کرد سەر فلانە مەراسم وە دایکێکی 75 ساڵەمان کرد ئەوە هێرشمان کرد و چەند کەسی 6 ساڵە 65 ساڵەمان کرد چواردانە مناڵی 15 ساڵەمان کرد ئەمە یەک شتی هەیە ویشەوەیە کە بەڕاستی هەرو قسەی کە پێشتر کردم دۆڕانی ئەوان لە زۆرازمایی کاگەگەرێکیان بوو لە ڕسمی نەورۆزە بە دروستکردنی مەراسمی بەدیل بیکەن هەر لە سەرەتا و معلوم بوو و هیوادارم کە بە خەباتی بەردەوامی هەموو خەڵکی کوردستان باقی گیراوەکانی لە زووترین کاتدا ئازاد بنوە بڕۆنەوە بنەماڵەکانیان بەو هیوایە من قسە باسێکم نەماوەگەر خۆتان شتە بە پێویستە زان بمانی باس بکەن لە کۆتاییدا منیش قسەیەکی زۆر تایبەتم نەماوە تەنهاڵم کە بەردەوام بین لە بەڕێوەبردننی و هاخەباتێکە بەردەوام بین لە ئەوەی کە هاوپشتی یەک بین هەمیشە پشتیوانی یەک بین لە ئەم ترس و نازانم وحشەتەی کە ڕژیم هەوڵەدات بڵاوی کاتەوە تەنا بە یەک شتە دۆڕێژ بە هاوپشتی ئێمە بە هاوچارە ئێمە کۆمەڵە ئینسانی هاوچارە نووسین
کە ڕژیمێکی وا دیکتاتۆر و جنایەتکار هەر ڕۆژۆ بە پلانێک هەوڵەدات کە سەرکوتمان کات و نەیتوانیوە. ئەمە نیشانەدا کە ئێرادەی ئێمە ئێرادەیەکی قەویە. من هیوادارم کە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە بەڕێوەبردننی بە نمایشدانی هێزێکی لە بن نەهاتووە هێزێکی واقعی کە هەیەە لە کەف خیابانە نیشانی بن بە جمهوری ئیسلامی کە ئێمە ماف و حەق و حقوق خۆمان ئەناسین و بەم شێوە خەباتی بۆکەین و دڵنیام کە خەڵکی کوردستان دیارە ساڵهای ساڵە ئەوەیان کردووە و لە درێژەی شاواکەن. لە کۆتاییە دیسانەوە پیرۆزبایی ساڵ تازە بە هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئێژم و ئومیدوارم کە دوای ئازادبوونی ئەو خۆشەویستانش بتوانین زیاتر دڵخۆشی و پشتگەرمیمان هەبێت بۆ بەرەو پێشبردننی خەباتی ڕەوای خۆمان. سپاس ماندوو نەبی. بەش. بەڵێ زۆر سپاس بێەوە هاوڕێ سعد ڕۆستەمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بۆەوەی کە بەشداری ئەم بەرنامەیە بوون. بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ڕوانگەی ئەم جارشمان کە تایبەت بوو بە ڕێوڕسمەکانی نەورۆز و ساڵی نوێ. هیوادارم کە جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا ڕوانگەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.